ضروري ئەوەی کە چۆن وەرزش بە مێشکوین کە لەو ئەنمە خاڵی گرنگەکە بێ کوک چۆن وەرزش بە ماسوولکاکەی ماسوولکرد گەورە بێ دەکرێت لە ڕێگەی ڕاهێنانی مێشکیش بزانی کە چ جۆرە داتایەک وەرەگری دەکرێت یعنیەوەی کە خەڵکە کرێبی کا لە ڕێگەی یاریەکانی کە بایەخ بە بیر ئەیە بۆ نمونە ئەس بۆ نمونە لە برەوەی کە لە بری یاریەکی تەقوتۆق بکەیت دەکرێت یاریکی مێشک بکەیت یاریەکانی مێشک ڕێکردنی ژمارەکان ڕێکردنی وشەکان دۆزینەوەی گرێکان بۆ نمونە تەنانەت یعنی گەر ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە تەکنۆلۆژیا بەکاربێنن وردەکاریەکانی ژیان بەکاربێنی بخوێنیتەوە خوێندنەوە فێربوونی زمان کە یعنی ئەمە وان نووسراوە فێربوونی هەر زمانێک 7 ساڵ تەمەنی مێشکت زیاکە لەبەرەوە فێربوونی زمان بە وەرزشێک بۆ مێشکت دانرێ یاریکردن بە ژمارەکان بە وشەکان دۆزینەوەی نهێنیەکان دۆزینەوەی گرێکان کۆمەڵێک پەزڵ هەیە ینی بڵێنێ ناچارتەکە کە بیرکەیتەوە لێکۆکو کە ئێستا باوەی بیرکەیتەوە لە دەرەوەی چوارچەوە بۆی کە بگەیتە دەرەنجام یاریە فکرەکان دامانە بۆی مێشک زۆر باشن